ئەوەی کە ئێستاش قماری دەکا ڕجای لێ دەکەم واز لە قمار بێنی ڕۆژ قمارە ئۆنلاینەکان چین و بۆچی گەنجان ڕوویان تێکردووە لەگەڵ بەشداربوون و تێکردنی پارە ئیتر ڕێگایەک بۆ گەڕانەوە نییە و نابێت چاوەڕێی پارەکەت بکەیت ئەمە ئەو ئاریشە تازەی کۆمەڵگەیە کە خەڵک بە لێشە ڕوویان تێکردووە و دەیانەوێت بە ئاسانی بڕەپارەیەکی خەیاڵی بەدەست بهێنن یاخود بە کەمترین تێچوو تەنیا بە شەوێک ببنە ملیۆنەر. پێشبینی یاریە وەرزشیەکان، ئۆنلاین بێت و سایتەکانی گرێوکردن قماری نوێیە لە شێوازی دیجیتاڵ و ماڵی سەدان کەسی وێران کردووە. سایت و پەیجەکانی گرێوکردنی ئۆنلاین ڕۆژانە بە هەموو شێوەیەک ڕێکلام دەکەن و هەوڵ دەدەن دەرهێنانی پارەی ئاسان پیشانی خەڵک بدەن تاوەکو سەرنجیان ڕابکێشرێت و بڕۆنە ناو سایتەکانەوە گرەو لەسەر بردنەوەی یاریەکان بکەن و چاوەڕێی بردنەوە بن. یاریەکە و کارەکە لە سەرەتادا زۆر ئاسان دیارە، بەڵام سیستەمی سایت و یاریەکان بە شێوەیەکە کە ورترین هەڵە و کێشەکانی بەشداربووان گەورە دەکاتەوە. ئەو پارەیەی لە یاریەکە دانراوە دەبات و لە کۆتاییشدا بە دۆڕا و ناوی کەسەکە دێنێت. تازە پارەکەش ڕۆیشتووە و ناگەڕێتەوە. بێجگەلەوە دەیان سایت و ماڵپەڕی ئۆنلاینی دیکەی قمارکردن بە ناوەکانی گامبەڵ، ڕۆڵێت، کازینۆ و ناوی سەیر و سەمەری دیکە هەیە کە تەماع و ویست دەخاتە بەردەم بەشداربووانەوە تاوەکو پارەی زۆرتر لە یاریەکاندا دابنێن. لە چەندین جار بەشداریکردندا تەنیا جارێک شانسی بردنەوە دەدات و سەرجەم پارەی داخڵکراو بۆ سایتەکە دەبات. نمونەی زیندوی ئەم قمارکردنانە هەیە و کەسانێک بە هەزاران دۆلاریان لەم یاریانەدا دۆڕاندووە و بەدەستی خۆیان ئاگریان لە ماڵی خۆیان بەرداوە. قمار ماوەی هیچ و پوچە بەڕاستی مناڵ لە دەست دەدەی، خێزانت لە دەست دەدەی، داویک و باوک برا. ئەم ڕۆژانە ئیتر بە دەگمەن دەنگ و باسی قمارخانەیەک لەسەر شەقامیان گەڕەکێک دێتە بەرباس. جیدیکە وەکو جاران قماربازەکان بە دەور یەکتردا کۆ نابنەوە چونکە سەردەمەکە گۆڕاوە و یاریەکان زیاتر بە مۆبایل و کۆمپیوتەر و بە شێوەی ئۆنلاین بەڕێوە دەچێت. بەڵام هەرم شێوازە ئۆنلاینە مەترسیەکانی زۆرترە و خەریکە بەناو کۆمەڵگەدا پەرەی زیاتر دەستێنێت.